سیستمی موشەکی بەرگری ئاسمانی ئێرۆ 3 ئەوەی لە ناوەندی ئیسرائیلدا دابەستراوە بە مەبەستی ڕێگریکردنە لە موشەکی بالستی مەودادرێژ و تەقاندنەوەی لە واڵای ئاسمان وەک موشەکی قادری ئێران ئەوەی بەم دوایەنە لە تاران نمایش کرا. لێرە لە پەرلەمانی ئیسرائیل سیاسەتمەدارانی دەسەڵاتی حکومڕانی هاوبەندی و ئۆپۆزیسیۆن پێکەوە جەخت دەکەن لەوەی سەودای ئەتۆمی ئێران بەڕوونی بەرەمهێنانی موشەکی ئێرانی قەدەغە بکات. لەو دەمەی زلهێزانی جیهان قسە لەسەر ئەو بیرۆکەیە دەکەن هاوکات شیکارانی بواری ئاسایشی ئیسرائیلی دەڵێن لە ئێستادا ئیسرائیل هەنگاوی ناوە بۆ بەرپەرجدانەوەی موشەکەکانی ئێرانی. سەرۆکی پێشووی ئاژانسی هەواڵگەری ئیسرائیل ئفرام هاڵڤی دڵنیایە لەوەی کە ئیسرائیل دەتوانێت وەڵامی هەر دەست درێژێکی ئێرانی بداتەوە. من بڕوام وایە سەرباری ئەمەش ئەگەر جەنگێکی گشتگیر ڕابگەیەندرێت یان سەرهەڵ بدات ئێمە دەتوانین دەست ئێران بوەشێنین بە جۆرێک کە ئێران نەتوانێت درێژە بەو جەنگە بدات. بەڵام یاکۆڤ ئەمیدرۆر ڕاوێژکاری پێشووی ئاسایشی نیشتیمانی ئیسرائیل دەڵێت دەبێت ئیسرائیل تاوتوی دەستوەشاندنی لە ناکاو لە دژی ئێران بکات تەنانەت ئەگەر ئەو کارە مەترسی تۆڵەسەندنەوەی لەلایەن حیزبوڵای لێ بکەوێتەوە واتە لەلایەن گروپی ملیتانانی بنکە لە لوبنانی هاوپەیمانی ئێران. دەبێت گرنگی بە هەموو لایەنەکان بدەیت نەک تەنها بە یەک لایەنی بەڵکو بە تەواوی فەرماندەی و کۆنتترۆڵ و مێشکی پلاندار ڕێژیش هەروەها بە فەرماندە و کۆنتترۆڵی حیزبوڵای بنکە لە تەران نەوەک ئەوەی لە بەیروتە. مەسەلەی دەستوەشاندن لە ئێران ئۆزیرۆبینی دامەزێنەری ڕێکخراوی موشەکی بەرگری ئیسرائیل نیگەران دەکات و هوشیاریش دەدات لەوەی کردەیەکی لەو جۆرە ئەو ناوچەیە نەسەقامگیر دەکات ئەوەی بەم دوایانە هاریکاری لە نێوان ئیسرائیل و وڵاتانی عەرەبی هاوسەی ئیسرائیلی بەخۆوە بینیوە. هەڕەشەی موشەکی ئێران لە ڕاستیدا کاردانەوەکی پێچەوانەی سەیری لێکەوێتەوە بەوەی کە عەرەبە سونەکان و ئیسرائیل پێکەوە کۆ دەکاتەوە و هەروەها هاوکاریەکی زۆر لە نێوان ئیسرائیل و نێوان دەوڵەتە عەرەبەکان دەخوڵقێنێت هەروەک لە ڕۆژنامەکاندا ئەمە دەبیستین. ئیسرائیل داوای قەدەغەیەکی بێسنوور دەکات بۆ پرۆگرامی بەرەمهێنانی موشەکی مەودادرێژی ئێرانی وەک بەشێک لە هەڵمەتی دیپلۆماتی خۆی لەگەڵ ئەمریکا ئەوەی داوای توندکردنی سەودا ئەتۆمەکەی ساڵی 2015 دەکەن هەرچی ئێرانیشە دەڵێت بەرنامە ئەتۆمەکەی بۆ مەبەستی ئاشتیانە و موشەکەکانیشی بۆ بەرگریکردنە لە خۆی و دانوستانیشی لەسەر ناکەن.